امریکا هنگاوان بر به وگرا بوری کفتن ناوکی ایران داویجه و اسرائیل و رخنه دیگه. لامریکا هجمار مرینج بر کرونا 9 میلیون کس در باز دیگه. به ترکیه خلق بحثا باندورا کرونا یا سال که لسر جیانا وان دیگه. برنامه کرد کنکشن دنگی امریکا لواشنطن پایتخت سلاو و ریزن من صالح دمیجر جبو و بینرن هجا لهر جهه که هون لیدمینن. سروکی امریکا جو بایدن هنگاو راگهاندن بر به آخافتن تفلیبون ریکفتن ناوکیا لگل ایرانه لولات اسرائیل امریکا رخنه دکه لدور ویکه و دبیجه او ری لپیش ایرانه و دکه کوچک ناوکی قزنج بکه. آگاهیم بهتر دوی راپورته ده. میلیشیایەکی چەکداری سەر بە ئێران بەرپرسیارەتی لە هێرشە موشەکیەکانی هەفتەی ڕابردووی سەر هەرێمی کوردستانی عێراقی گرتە ئەستۆی خۆی. هێرشەکە ئاستەنگەکانی بەردەم بەڕێوەبەرایەتی بایدن دەخاتە بەرچاو. بایدن ڕایگەیان کە جارێکی تر دەگەڕێتەوە بۆ سەر مێزی گفتوگۆکان لەسەر ڕێکەوتنی JCPOA ساڵی 2015 کە لە ئێران بە بەرجام ناسراوە. ئێمە ئامادەی گفتوگوی دووبارەین لەگەڵ وڵاتانی گروپی 5 کۆیەک لەسەر بەرنامە ناوەکیەکەی ئێران. هەروەها ئێمە دەبێت باسی چالەکیە ناسەقەمگیرەکانی ئێران لە سەرتاسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بکەین. ڕۆژی هەینی بایدن لە گوتاری خۆیدا لە کۆنفرانسی ئاسایشی مۆنیخ کە بە شێوەی ئەلکترۆنیکی بەڕێوەچوو لەبارەی کێشەی ئێرانەوە بەڵێنی هاوکاری بە ئەوروپا و هاوپەیمانەکانی دیکەیدا هەنگاوێکە لەلایەن هەندێک لە شرۆفەکارانەوە پشتیوانی لێکراوە. ڕێگای چارەسەر بۆ نیگەرانیەکانی ئەمریکا سەبارەت بە چالاکیەکانی ئێران لە ناوچەکەدا هەروەها ڕێگای چارەسەر بۆ بەرنامە ئەتۆمیەکەی ئێران لە درێژخایاندایە. گەڕانەوە بۆ ڕێکەوتنی JCPOA دروستکردنەوەی متمانەیە لە دانوستانەکاندا. بنیامین ناتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە بەیاننامەیەکدا ڕایگەیان کە گەڕانەوە بۆ ڕێکەوتنەکە ڕێگای ئێران خۆش دەکات بۆ گەیشتن بە چەکی ناوەکی. ئێران دەستی کردووە بە پیتاندنی یۆرانیۆم بە ڕێژەی 20% کە لەسەرەوەی ئەو خاڵەیە کە لە ڕێکەوتنەکەدا بۆی دانرابوو. بەڵام ڕێژەکە 5% کەمترە لەو 90% کە بۆ چەکی ئەتۆمی پێویستیەتی. تاران ویستی خۆی بۆ گەڕانەوە بۆ گفتوگۆکانی پێشان داوە بەڵام دژی هەر جۆرە گۆڕانکاریەکی ڕێکەوتنەکەی سەردەمی ئۆبامایە. بەم دوایانەش لەلایەن پەرلەمانی ئێرانەوە یاسایەک دەرچوو بۆ ئەوەی تاران ناچار بکە هەڵوێستی لەسەر پرسە ئەتۆمیەکانی تونتر بکە ئەگەر بێت و سزاکانی ئەمریکا تا 21 ئەم مانگە کە دیاری کردبوو لا نەبرێن. لەلایەکی دیکەشەوە ڕێبەری باڵای ئێران ڕۆژی دووشەمە ڕایگەیاندووە کە لەوانەیە ڕێژەی پیتاندنی یۆرانیۆم بگێنە 60%. دانیشتنەکان ڕێک دەخرێت. ئەمریکیەکان دەیانەوێت ڕێگایەک بۆ گەڕانەوە بۆ ناو ڕێکەوتنەکە بدۆزنەوە. ئێرانیەکان دەیانەوێت هەندێک لە سزاکان لەسەر ئێران لابن بەڵام نەک هەموو ئەو شتانی کە دەیانویست. خاڵەکە لێرەدایە هەموو هەوڵ دەدەن لوودبەرزی خۆیان بپارێزن و خۆیان بچووک نەکەنەوە. کەسیان نایانەوێت هەنگاوی یەکەم هەڵگرن بەڵام هەموو دەیانەوێت بگەڕێنەوە بۆ جۆرێک لە ڕێچکەی دیبلۆماسی و بەو شتانەوە دەست پێ بکەن کە کۆنتڕۆڵ دەکرێت و دواتر ئەگەر متمانەی تەواو لە پرۆسەکەدا دروست بوو داخوازیەکانیان کەم بکەنەوە. هەروەها بەڕێوەبەرایەتی بایدن لە نەتەوە یەکگرتووەکان هەنگاوی هەڵگرتووە بە ئاراستەی گەڕاندنەوەی سیاسەتی ئێران بۆ پێش سەردەمی بەڕێوەبەرایەتی ترامپ کە لە ساڵی 2018دا لە ڕێکەوتنەکە کشایەوە. بەڵام گەڕانەوە بۆ بژاری دیپلۆماسی ئاسان نابێت و هێشتا پرسیارەکان زۆرترن لە وەڵامەکان. ئێمە پێویستە ڕاستەوخۆ بگەڕێنەوە بۆ ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ئێران هەرچەندە زۆری نەماوە کەماوەکەی بەسەر بچێت. ئایا پێویستمان بە ڕێکەوتنێکی قورسر هەیە؟ ئایا سەرۆک بایدن بەڕاستی دەوێت بگەڕێتەوە بۆ سیاسەتی ئۆباما کە لەم دوایانەشدا هیچ کۆماریەک لە ڕاستیدا لە واشنگتن پشتگیری لەو سیاسەتە ناکات؟ کێشێکی دیکەی سەرەکی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەستێوەردانە بەردەوامەکانی تارانە لە ناوچەکەدا لەوانە لە یەمەن کە لە ڕێگای گروپەکانی سەر بۆ وڵاتەوە دژی سعودیە شەڕ دەکا. سەرەتای ئەم مانگە بەڕێوەبەرایەتی بایدن ڕایگەیان کە کۆتایی بە پشگیریەکان دێنێ لە هێرشە سەربازیەکان بە ڕابەرایەتی سعودیە و ئەو هەنگاوەشی وەک بەشێک لە گەڕانەوەکان بۆ جەخکردنەوەی ئەمریکا لەسەر دیپلۆماسیە ناودێر دەکا. ایران و امریکا در ریکەبەریەکێ کێدانە لە دۆر ئاوێتنا گەڤایەکەم بەر بە ڤەژاندنا ڕێکەفتنا ناوۆکیە وڵاتên mezin cîhanê li gel Îranê. امریکا dibêje divê berê Tehran bi temamî pêgiriyên xwe bi pîvanên rêkeftinê pêk bîne û Îran jî dibêje na divê Amerîka berê cezayan ji ser wê rake. Ji bo ronîkirina vê mijarê niha Diktor Mahmûd Abbas şîrovekarê siyasî
جي باجاري هيوستن ولاية تكساس بريا سكايب بمرايا دم باش دكتور محمود دیاره نرمبونک چه دبی دناورا امریکا و ایران ده تو دبیجی و نزدیک امریکا وگر ناوری کفتن ناوکیا که ترامپ سال 2018 جه در کتبو ساورز جترا وش بناري دلارا زبور ناكم قولي زيك فكر نجبرجو خالق الفيدي جرينج هي هالبجارتنا إيراني هي مهاشة شادة دس بيتكي وإيرو ناكو كي دينا برا جروبي كونسرفاتيفو ليبرال دقالكي خورتا سيرفي بتيبت سيرفي تسكنن سر تكديكو بأمريكا رجبوني بروغراما نتوي يا اتومي اجبروا ليش كذا باور ناكم قوي بكنه تخالا دفيدا ما هذا يعني انه قفتو قد يوم النابرا ودا فيش برداد تشينابي مثلا ليه ميزينا داخوازية محمد جواد ظريف دبيجيت بلازم دور بيش كرنا ايكونومي سرمهلين بري قوم قفتو قوي تسبيب كن يا بري ام فكرنا ناكو يعني ناكوكيه قد نابرا مدى ام سراز بكن طبعا انتوني بلينكن دو اخذنا كجلكي جرين كر قد جو ادور بيش كرن ونيه لاندن حتى جو ايران يعني وا تكليه جو مره بري هاتنا كرين قلنا فكر يعني تخص جو لازم فكرنا پیمانه 2015 او پیمانه 2015 بالنسبه ايراني رجلكي جران اللي برجو 2015 دفي بيجرين قالك تنب بش خواز امريكا دفي درباري دواي دكتور اسرائيل تشتي بالكش دفردا اسرائيل هناكي رخنا لهالوستا امريكا يانجي نزيكبونا امريكا بر بايران فاكر قلت اوي ريفك اللي بيش ايراني كو تشكين ام بيجن نافوكي وحوينا اف یک دکاره تند ببد ناوینا اسرائیل و امریکا ده اگر امریکا بر بوی آلی واچو؟ نا وين نكفي وطايد اقول شك خرابون نقابه امريكا واسرائيل ده شيء اسرائيل طبعا دوش كبرجون دي اخذ خازي ودي سنه كي ابج ايران اسرائيل جي ايرو هاي باورد اوج ده بجارتنا ده نتنياهو يجر كي دي زرولا كد ليزي دا جرانبونا اسرائيل خويا كد هندرو اسرائيل ده او جرانبونا خوا اسرائيل ده قدور بيچنا يعني دا يعني قوتي قزنجينا بكيش في بجارتني انه ام ناهلن قوتشتك ايران سربك في حتاكو يعني باراسنا اسرائيل ني بيشكش كرن بس لي ميزن چما نتنياهو وها قوتي باور دكم جبرجو امريكا هناك ريف كرش سردو بيش كرنا ايراني تلميزين ايران ايرو او بريوينا يقول كوريا باشور ايرو هاتيا فكرن دور مليار دولار اللي ديكريداي بو هناك بريوينا يقول يابان بو ديال عمان افران ايرو دي فكرن دمك افتمان بدا خوازي واشنطن دي طبعا ان كوريا باشور جي ونا يابان ونا عمان جي اف فكراها يعني بري ايران يقول وي ديكريداي بو نها تفكرن بيجو يعني طبعا ارينيا امريكا سر بيكرن سر يعني سروانا دايوانا غوري دايوانا غبري ايراني بدنا اواها غافك دي خويا كرن انه امريكا بلكي ري درياج ايران ردبكي وكو محمد جواد ظريف غوتي امريكا ري جوان ردبكي دكتور لايران دو هالسرسر كرديه مزنه ايراني ايت الله علي خامنئي غوتبو كو اگر ايران پیوستی به هوا و یورانیوم به رجای 6 صدی گش بکه و دمه تدبیجی ایران یعنی نه پیوستی به امریکانی نه دماکو بخوازه برنامه خواه نوکی پیش و ببه یعنی او جزانا با وکی راست یعنی باندور نادن سر ایرانی که حتی سر کرده که وها خافتن واد که ناقاك نيد برايس يبردفكي وزارة الدربة داخل نقول أبا خفتنا خامنئي خفتنا كنا جي خده يعني شيء صديق بقينا شيء صديق تجارة دواري ساينس علمي ده نكاري بكي ياد دواج كي نكاري بكي وطايدا جبر إنه دور بيش كرنا قل سر أما دي إيراني لميزين الصلاة هذا حفظها يعني بري إيراني صالنا دقها 121 مليار دولار إيرو تسوي دور بيشكرني جهان بيابو 8.9 مليار دولار يعني تميزين إقتصادية إيراني ندوي وطاية دقو كاربي في كاريها بيك بيني يعني وبتيبت روسيا وأريكاريا نكاري بيربكي دوي ويرانا إقتصادية بيرا أخفتنا كبروباغندا بو طبعا لفيدت لميزين أو خامنئي بيشقرتيا كسي يعني محافظين دي يعني
اف جروبا جو ايرو ناكوكي نقبوا وي ليبرال دب دواري بجارتين هذا باش تقرتيا يذكر از باورتكم اوكا اخفتنك ند جهه نا دبلوماسي جبونا سياسي وبلينكن جكلي باغراند انه زلال بو دكتور ببراز تخازم بهتر فرسان شتبكم جبر دمجي يلك انينا هل وست اوروبیان د درباره دا چاوی ام دزان کو اوروپی جبر دا دخواستن کد ریکفتنا د 2015 دا ببینن لنجاره کدن ریوبریا ترامپ د 2018 دا شه در کتون هاجی امریکا هول دکو وگر ناو ریکفتن ل د ایران پیگر به پیوان ریکفتن و دم یعنی اوروپی چ قصرحت جوی هل وست امریکی روجایرو البهور ناكم أوروبي وقالك يبيشن بيش برجو إنه قد دوارنا دا وقتها إيران سيرفي زوردسيا خبميني وهناك برجوانديا أوروبي هندروي رجلات نافين دا بيخرا خراكرنج برجو إنه بدبن يعني الشارشوفة ما ظن لد ميزين مسألة أوتونومية بس بدبنجها خدنا مسألة أوتونومية تانية مسألة دستريج كرنا إيران اليمن دا دستريجنا يا دسوري دا العراق دا لبنان دا وده رجلات نافين تمامي دا أباها تمام برجواندی امریکا اروپیا لیخته خرباندن بس به تایبت آشتید هندروی رجلاتی ناوین ده برجواندی اروپیا الالیکی بس آشتیا بشرط گو ایران و دست درجی کرنی نکی لویدری طبعا لویدر ناکوکی هیا انه قالوا بقرنا دی پیماندان نبرا اوباما و ایرانی ولا بمین سر دور پیش کرنا ترامپ کری از بهورد کم و ریوبریات بایدن ولا سر هر دو کاب سکنه و تکلینی نو بکرن وتشتن داخل سرفي ببورا دكتور جبر دما ما قالك كيما بكورتي برسوان بدي قالوا ريكفتنك وها وي اشتي الهرم تشيبك اگر تو كورتي برسوي بدي بلكي ببيك جوا خالي سركا انه لازم اشتي بكرن لازم ايران دسي خدريج نكي يك جوا خالا بانه وقتو بيمان تشي بي ريكفتنك بكنا ريكفتنا درستي غركا جوا خلا انه زيد درسكي يعني دستي ايراني زيد بون نكفي عراقي ده ونكفي سوري ونكفي دريدي ده ازبورت ما في يك جوا خالي سركابي والسر بسكن دكتور محمود عباس شيروكاري سياسي تج ولايه تكساس مراوي جالك سباس بو بشتر بناته سباس من خير خوشيد هجمار امريكا بسدما فيروس كورونا لامريكا 9 مليون كس درباس كرو هلمتو هول بردوام فاكسين كرنا خلكي هن هيفي جاش كرنا كو ديجيان ديسا نورمال ببا لي برسكريكن كنها مجار سري روجفين لامريكا يك جوان جنوبا فكرنا دبستانا رابورتا ميشيل كوين اگاهين بهتر هنا بەگوێرەی دامەزراوەی تەکنۆلۆژیای بێربیۆ ئەوەی بەدواداچوون دەکات بۆ سەر لە نوێکردنەوەی خوێندنگەکان نزیکەی لە 140 خوێندکارانی ئەمریکا بژاردەی هەفتەی 5 ڕۆژ وانە خوێندنیان لە نێوپۆلەکاندا هەیە. بابەتی زانستی هێندە زۆر لە ئارادایە کە ئاماژە بەوە دەکەن ئەمە زیان بە منداڵان دەگەێنێت بە ملیۆنها منداڵ لە ئێستادا ڕۆژانە لە پۆلەکاندا ناخوێنن. کاتێک سەرۆک جۆ بایدنی دیموکرات لە مانگی یەکدا پۆستی سەرۆکایەتی گرتە دەست ئامانجێکی بۆ سەر لە نوێکردنەوەی هەر لە باخچەی ساوایانەوە هەتا پۆلی 8 هەتا کۆتایی مانگی چواری دیاری کرد. سەرۆک بایدن داوای بڕی 130 میلیارد دلار لە کۆنگرس دەکات بۆ باشکردنی خوێندنگەکان و دامەزراندنی مامۆستایانی زیاتر و هەروەها ئەنجامدانی گۆڕانکاری دیکە بۆ دابینکردنی سەلامەتی زیاتری تەندروستی بۆ پۆلەکانی خوێندن. هەندێک لە یەکێتیەکانی مامۆستایان دەڵێت دەبێت مامۆستاکانیان ڤاکسینەکەیان لێ بدرێت و هەروەها ڕێکاری دیکە بگیرێنە بەر لەوەی مامۆستایان بگەڕێنەوە بۆ نێو پۆلەکانی خوێندن. سنتەرەکانی ئەمریکا بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشی و خۆپاراستن دەڵێت نابێت کوتانی مامۆستایان بە ڤاکسینەکە بکرێتە مەرجێکی پێشوەخت بۆ کردنەوەی خوێندنگەکان و هەروەها مەرجی دیکە دیاری دەکات بۆ ئەوەی پۆلەکان بۆ خوێندن تیاندا ئامادە بن. سنتەرەکانی کۆنتڕۆڵکردنی نەخۆشی دەڵێن لە پێناو سڵامەتیدا ژمارەیەک هەنگاو دەکرێت بنرێن کە کوتانی مامۆستایان بە ڤاکسینە یەکێکە لەو هەنگاوانە. هاوکات دانانی ژمارەی کەمتری خوێندکار لە نێو پۆلەکاندا و زیاتر جیاکردنەوەی نێوانی منداڵان لێنەو پاسەکاندا و
پۆشینی کەلوپەلی خۆپاراستن و پشکنینی زیاتر و هەروەها نۆژانکردنەوەی خوێندنگاکان سەرجەم ئەمانەش ڕێکاری زیاترن کە دەتوانرێت بگیرێنە بەر. هەندێک لە ئەندامانی کۆنگرس دەڵێن دەبێت خوێندنگەکانی ناوچەکان بکرێنەوە لە پێناو ئەوەی بتوانن پارە لە پاکجی بوژانەوەی ئابووری وەرگرن ئەو پاکجەی کە کۆنگرس وە کاری لەسەر دەکات. ئەو بیرۆکەیە کە دەڵێت دەبێت واشنگتن زیاتر لە 100 ملیۆن دلاری دیکە لەو ملیۆنەها بودجێ نوێ بدات و تەنانەت داواشان لێ نەکات خوێندنگەکان سەر لە نوێ بکەنەوە. ئەوە سوکایەتیە بۆ منداڵانەی کە داوای گەڕانەوە بۆ خوێندنگەکانیان دەکەن. بە گوێرەی ماڵپەڕی سەنتەرەکانی کۆنتڕۆڵکردنی نەخۆشی و خۆپاراستن، خاوێنکردنەوە و پاکشکردن دوو هۆکاری بنەڕەتین بۆ کەمکردنەوەی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڤید-19 هاوکات ڕێنمایەکانیش ئاماژە بەوە دەکەن. دەبێت بەڕێوەبەران کار لەگەڵ مامۆستایان و کارمەندان بکەن بۆ بڕیاردان لەسەر ئەوەی چ لایەنێکی خاوێنکردنەوە و پاکشکردن لەلایەن مامۆستایان و ئستافی فێرکاری و تاقمی پاسەوانانەوە ئەنجام بدرێت. لە ترکیە دەمەها ئادارا بوریدا یەکەم کەس بە کۆرۆنایە مر و تانها بهتری 28,000 کەسان ژیانە خۆژێ دەستانە. پەمنێرە دەنگی ئەمریکا لە دیاربەکرێ بە هەن وڵاتیان ڕائاخەوی وان بەحسا باندۆرا ڤیرۆسا کۆرۆنایە دوێ ساڵێدا کرد. سالێک لەسەر پاندەمیە کۆرۆنای دەرباس بوو. جارە پێشتر لە تورکیە 11 مەها ئادارێدا ji کۆڤیدê mirin ڕوودا û ji meha adarê hetema hezîranên seranserê Tirkiyeyê ji bo pêşîl belebûna vîrusa koronayê bigirin dest karantînaya qismî kirin. Lê pêlamezin piştî sêzkirina karantînayê di mehên havînê de çêbû heta niha di nav salek de li Tirkiyeyê 28,000 mirov ji nexweşîna Covid-19 mirine û ji 2,5 milyon jî zêdetir kes ji vê nexweşînê başbûne. Agahiyên ser Covidê her rojê li ser malpera Wezareta Saxlemiyê tê belav kirin. Piştî salek vaksîn ango perpûna Covid li Tirkiyeyê dest pê kir. Tirkiye ji kompanya Çînê Sinovac vaksîna koronavaksen û di nav mehek de li seranserê Tirkiyeyê bi giştî 6 milyon vaksîn hatiye lêxistin. Lê reqamên 22 bajarên Rojhilatê Tirkiyeyê heta roja yekşemê 588,000 bû. Ev da yekşî li Amedê vaksîna pêşîn bûye û dibêje di nav salek de Covid tirsek mezin ser jiyana wan çêkiriye. Covid jiyana me de tirs çêkir. Ez de bêjim çi çêkir. Edîse çêkir. Edê gamin kevin evêdin mirin bijîn cewab. Me ji rûniştvanên Amedê jî pirsîka Covid di nav salek de jiyana wan çawa guhartiye û dixwazin vaksîn bibin an jîna. Beriya wê yanî mesela cîran mîranê me hemû pêketin, gelek perîşan bûn. Eşa bêjme te ê nexweş diketin, gelek ciyanê me emirê Xwedê jî kirin pê vê nexweşiyê. Ev Xwedê heta niha bêje kêm bûwe piçkî, yanî dîsa maske li ber devê me yî, dîsa eşxul nabê, dîsa her kesê mala xwe de ne, mesela tazî mazî cemenîn hin, narin taziya û dawet û hewlo em jî mala xwe de ne. Rojê cumartesî pazaran yasak bûn. û wekî dinê em saetê evke derdiketin, saet dahan da em derdiketin, yekê de em çûn mal. Ana psixoloji me xerabiye. Em ana karkî nakin. Şî biqedê em bena vê nexweşî ne em karkî nakin em malê derdikevin em nivê êvar dem derin malê. Sendikaya Ketkarên Tenduristiyê yên Amedê Şiyargül dikin jî dibêje di dema pandemiyê de bîrka wî û xalê wî jî ji nexweşîna Covid-19 mirine. Ew gazna dike ku dibêje Tirkiye ji destpêkê heta roja me prosa pandemiyê bi zelalî nemeşandiye û hizrên xwe wiha parve dike. Qasî 20 roje, 25 roje aşî dest pê kirine li Tirkiyeyê. Wezîrê Tenduristiyê ji roja ewil de got em rojane karin 200,000 aşî bikin. Heta îro nêzî 3 milyon nîv 4 milyon însan hatine aşîkirin û peraniya wan jî yê xebatkarî tenduristiyê ne, yanî yê merheleya pêşîniyê ku aşî li wan bixistana. İşte dibên em ê 10 milyonê din bigirin. Li gorî agahiya wan dawiya meha Nîsanê nêzî 6 milyon işte bêjin em ê 6 milyon aşî bigirin. Lê em bawer nakin. Çima? Ev nêzî salekî ye bi rastî jî ev rojev, ev mijar bi zelalî nemeşandin, em rastî jî nizanin. Yani kîjan çi gotinê wan rastin, çi gotinê wan nerastin, em ê çi qas pê bawer bibin. Xecican Farxîn, Dengê Amerîka, Amed. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت. بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە.
هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. لە هەرێما کوردستانە عێراقیژی وەک هەر وڵاتێکی دنێ جیهانێ بەڵابوونا ڤیرۆسا کۆرۆنایە بەرێ ژیانە خەلکێ گوهراند. پاملێرێ دەنگی ئەمریکا لە باژارێ سلێمانیە بە خەلکێرە ئاخوی وان سەربۆرە ساڵێکێ لەگەل کۆرۆنایە پارڤە کرد. لە ڕۆژی یەکی مانگی سی 2020دا یەکەم حاڵەتی ڤایرۆسی کۆڤید-19 ناسراو بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا تۆمار کرا. سەری ڕێ قەیرانە دارایی و سیاسی و ئەمنی و تەندروستیەکان بەرپرسانی تەندروستی دڵخۆشن بۆی بە هاوکاری هاوڵاتیان و بە بەراورد بە زۆرێک لە وڵاتان توانراوە تا ڕادەیەک دۆخەکە کۆنتڕۆڵ بکەن. بەپێی داتاکانی حکوومەتی هەرێمی کوردستان تاکوی ئێستا زیاد لە 107,000 حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمەکەدا تۆمار کراوە کە لە نێویاندا زیاد لە 102,000 چاک بوونەتەوە، زیاد لە 3,500 کەسیان گیانیان لەدەستداوە و 1,200 کەسیان لە ئێستادا توش بوون. ئێمە بیرمان نەچێ ڕاستە ئێمە توانیمان نەوعەنما کۆنتڕۆڵی دۆخەکە بکەین و ئەوەی لە توانامانە بوو جێبەجێمان کرد، بەڵام ئەمە هەمووی لەسەر ئەرکی قورسی ئەتوان بڵێم کارمەند و پزیشک و لە یەکەی ئیداری و کارگەڕی تا کارگوزارێکیش بووە کە ڕەنگە سەرڕای نەبوونی موچە قەیرانی دارایی ئەو شعورە ئینسانێتەی لەوانە وای کرد کە بتوانین ئێمە دۆخەکە بەو شێوازە کۆنتڕۆڵ بکەین. چکە باوەڕکە ئەگەر پاڵنەرێکی ئاینی ئەتوانم بڵێم ئینسانیت مرۆڤایەتی نەبووە ڕەنگە لە وڵاتانی کە بە هیچ شێوازێک نەیانتوانێت سەرڕای نەبوونی موچە و قەیران خەڵک لەنا ئەو سنتەری کۆرۆنانە بەردەوام بن لە خزمەتکردن. لە کاتێکدا بەهۆی کێشەکانی نێوان هەولێر و بەغداد لەسەر پرسی بودجە و موچە هەرێمەکە بۆ چەند ساڵێکە بەدەست قەیرانی داراییەوە دەناڵێنێت سەپاندنی کەرەنتین و کاریگەری ڤایرۆسەکە لەسەر ئابووری هەموو جیهان و ناوچەکە دۆخی دارایی هاوڵاتیانی خراپتر کرد. خەڵکی ناو بازارەکان وردەوردە کەمی کرد لە ترسیەوەی کە کۆرۆنا نەگرێت، ئەمە ژوای کرد کە بەکاربەر یا چۆڵی کڕیار لە ناو بازارەکانە کەم بێتەوە و دەستی کاری بە شێوەیەکی زۆر بەرەو کەمبوون نەڕوا. زۆربەی دوکاندارەکان مەجبورن کە مەخسەن شاگردەکانیان دەرکەن لە بەرنەمبوونی داهات و هەچ کەسێکی شاگرد بێت لە ناو دوکانەکان تەسیری ئەوەی کاریگەری ئەوەی لەسەر کە ڕۆژە ڕۆژان دەربکرێت، چونکە داهات بەشی ئەوە پێویست ناکات کە مەسەن کرێ شاگردی لێ بدرێت و کرێ دوکانی لێ بدرێت، بۆ خەڵک بەرەوزەرێکی زۆر چوە. و ئەم دۆخێکی ئێستاش هەیە و ئێستا دووبارە قوتابخانەکان کراونەتەوە، دۆخێکی تەواو شپرسی دروست کردووە لە ڕووی دەرونیەوە بۆ هەموو خوێندکارەکان. یعنی ئێستا ئەڵێن ڕۆژێک مەکتەب هەیە ڕۆژێک مەکتەب نییە، بە تایبەتی بۆ پۆلی دوانزەکان. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە نەتوانن باش ئەو شتە هەزم بکەن، ئەو سیستەما هەزم بکەن لە ناو خۆیانە و یعنی بۆ خوێندکارمان هەیە ئەوێت توپ بێنێ، ئەوێت دەرەجەیەکی بەرز بێنێ. ئەبینێت لە شوێنەکە لە وێبسایتێکە لە پێیجێکە لە فەیسبوک نووسراوە قوتابخانەکان دادەخرێ بەهۆی کۆرۆناوە. ئەمە وای لەکە کە سارد بێتەوە بۆ یەک چرکێژەگەر سار بێتەوە ئەمە دوای ئەخا لە منهەجەکەی. لە کاتێکدا چەند حاڵەتێکی شەپۆلی نوێی کۆرۆنای ناسراو بە کۆرۆنای گۆڕاو لە هەرێمی کوردستاندا تۆمار کراوە، لایەنە پەیوەندیدارەکان داوا دەکەن هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکان بن و بەبێ ترس و دڵڕاوتیە دەتوانن بە خۆپارێزی بەسەر بڵاوبنەوەی زیاتری ڤایرۆسەکەدا سەرکەون. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. بەرپرسێ نویسگەها دەرکەتنا ماڵباتان ژێ کامپا هۆلێ لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە مونیر محەممەد ژێ دەنگی ئەمریکارا دەبێژە لە گۆر بریارە ئەنجومەنە جیبێجیکارا ڕێڤەبەریە خۆسەر کۆما دووەم ژێ ماڵباتن باژارێ من بجێ ژێ کامپا هۆلێ هاتن دەرخستن. راپۆرتا پەیامنێرێ مە لە قامیشلۆ زانیارین بێهتر هەنە. دەرکەتنا ماڵباتن سووری ji kampa Holê berdewam dike û li gorî rêveberiya kampê got ev 12 nifş derketine heya roja yekşemê got nifşê dawî got ji malbatên Daişê yê Sûrî got ji bajarê Minbic û gundewarê wê pêk dihatin ber bi deverê xwe ve derketin. Li gorî rêveberiya kampê nifşê dawî ji 104 malbatan pêk dihat got hejmara wan 342 kes bûn û piraniya wan jin û zarok bûn. Berpirsê ofîsa derketina malbatan di kampa Holê de Munîr Mihemed ji dengê Amerîkare ragihand got li gorî biryara encumana cibcîkariya rêveberiya Xweser koma duyem ji malbatên bajarê Minbicê ji kampê hatin derxistin. Her du komên pêşî yên ji kampê hatin derxistin ji dêre Zûrê bûn. Piştî wê du komên ji bajarê Reqayê bûn û du komên din jî ji Hesekê bûn û koma duwem a Minbicê ye. Li gorî rêveberiya kampê hemû malbatên ji kampê derdikevin divê beriya wê belgeyên xwe yên kesayetê pêşkêşkin û piştî lêkolîn ewlekarî rêdana derketinê têdayîn.
دیا محمد یک جمالبات گندواری من بجیه گود نفشا داوی ده درکت جمره دیار کرگو بری دو ماهم بلگه خواه پیشکش کرنه و پاشی اره کرن لسر درکتنا وان. والعيلة عندي عيلة كبيرة. مالباتا من ماصنة أم حفت مالباتين تو كسمت هنايا ينجانا خاج دستان وينديجي دقرتي جهيدانا. لالي أكيدن هن مالبات كيف خشن بفي دركتني هبي دكنجو جيانا كانو بدس بكن. باوی عمار یک جوان کسانه دیار کرگو 2 سال و 3 مهنوی قدیانه دی کامپی ده و اوین درکوین ببستا گوجیانه کنو دست پی بکن. جينا من بادية الدير ام جبجاهية دير زوري هات نفي دري ام بهيفينك و ام در كevin مالباتا من بالتماميل في دريه ام درد كevin من بجي ناسنامه اما سرب من بجيوية لگوری سرجمارن داوی گود کامپا هولیده 6,287 سوری عراقی و مالبات داعش تیده دجین جوی هجماره 20,616 کس سوری نه هر وصا 8,965 جن و زاروکین بیانی یه داعشی نه هیانها نزی 1,500 مالبات سوری جی کامپی هاتنه درخستن للگوری آگاهیان گو حکومت عراقی رین ناده مالبات عراقیان گو وگرن عراقی بریارا ریوبریا خسر گونهات تی بجیبجی کرن یا درکتنا مالبات سوری جی کامپا هولی لراستی نرازیبونا بشک مزن جنشتجهن باکور سوریه تی و درکتنا مالبات داعشیان دبگو هزی بده شانه داعشی لتواهی سوری و عراقی. زانا عمر تنگ امریکا کامپا هولی. بله بینرن هجا مزانن کامپا هولی مجارک جهه ناکوکیه و جهه مترسیه جه خلک هرم راکو دمک در رهبری خسر بسالان داخواز جولات جهان دیکه جواکان و نتوی دیکه کو وان داعشین کو ناسنامه وان ولاتان هنه ورگرن لولات در و دناوان دا فرانسا یک جوان ولاتای یعنی گلک ولات دنیای هنه کو داعشین و بیشتر ولاتین وان تبلی داعشی بودن ل او رد کن کو ولاتین خو ورگرن جبر کو او بیشتر او گناهکارن و دویل و هرمی بنا جزاکرن ریوبریا خسرجی داخوازا رادسکرنا وان بچشوی دکجی و دناوان داجی داعشین کج عراق در باسی ببون و کامپا هولی دمینن دیسا وکو پامنری مازان عمر گوتی کو حکومت عراق جرد دکوان بجن ورگره دوی دمیدا رخنگرجی هنه کو دبیجن بردان آزاد کرنا وان کسان و زیان بگینه جواکه جبر کرنگ اوجار کدن خوبدن سرهوه کرد کنکشن لور بداویته تا جاربی اصالح دمیجر خاطره و خوشوت خازم و بمینند ناف خیر و خوشی